سلاوی خوای گەورەتان لێبێ من مەنسوور بڵباسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوددا دەرفەتێکی تریدا کە لە ڤیدیۆیەکی تری کەناڵەکەم لەگەڵتان بم. لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە مۆدیلێک لە زنجیرەی Redmi Note 10 دەکەین کە یەکێکە لە بەرهەمەکانی لەخێ ڕێدمی کۆمپانیای شاومیەکە لە چوارێم مانگا چەند مۆدیلێک لەم زنجیرەی ڕاگەیان و پێش ئەوەی بچینە ناو ڤیدیۆیەکە سەبسکرایب چەناڵەکەمتان لەبیر نەچێت و زەنگوڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆ نوێماندانا ئاگدار بن و لایک و شەیری ڤیدیۆکانتان لەبیر نەچێ و لەگەڵمان بن. لە ڕۆژی چواریان مانگە کۆمپانیای شاومی 4 مۆدیل لە زنجیرە مۆبایلی Redmi Note نمایش کرد کە ئەوانش بریتی بوون لە مۆبایلی Redmi Note 10 و مۆبایلی Redmi Note 10S و مۆبایلی Redmi Note 10 Pro و مۆبایلی Redmi Note 10 5G. و لەم ڤیدیۆیەدا باز لە یەکێک لە مۆدیلەکانی ئەم زنجیرەیە دەکەین کە ئەویش مۆبایلی Redmi Note 10. ئەم مۆبایلە کار بە پڕۆسێسەری کۆمپانیای کوالکۆم دەکات لە جۆری سنابدراگۆنی 678 11 نانۆمەتری و گرافیک کاردی ئەدرینۆ 612. ئەم پرۆسەرە لە ڕووی CPU GPU خێراتر کراوە بۆ باشتر جێبەجێکردنی توانستی مۆبایلەکە لە کاتی یاری وێنەگرتن و پەخشکردن و چەندان کاری زیاتر. ڕوونمای مۆبایلە بە قەبارەی 6.43 ئینچە لە جۆری سوپەر ئەمۆلێد بە ڕوونی 2400 بە 1080 فول HD+ و خاوەنی ستانداردی نوێی ڕەنگی DCI P3 ڕەنگی پانە و 409 PPI واتە 409 پیکسل لە هەر ئینجێکدا بە ڕێژەی جیاوازی 1 لە 4,500,000 بۆ نیشاندانی ڕەنگەکان بەڕاستەقینەی و ڕێژەی ڕووناکی ئاسایی 450 نیتە و بەرز دەبێتەوە بۆ 1100 نیت کە بەکارمیان هێنا لەبەر ڕۆژیان لەبەر ڕووناکایەکی بەرز. ئەم مۆبایلە خاوەنی باتریەکە بە قەبارەی 5000 ملی ئەمپێر کە پشتگیری لە تەکنۆلۆژیا خێرایی بارگاویکەرەوەی MI توربۆ چارج دەکات بە هێزی 33 وات کە لە توانای دایان مۆبایلەکە لە 0-ەوە بە ماوەی 25 خولەک تاکو ڕێژەی 150 بارگاوی بکاتەوە و 74 خولەکی پێویستە تاکو ڕێژەی 100 و خاوەنی سیستەمێکی سارکەرەوەی ئاساییە بۆ ئەوەی مۆبایلەکە دوور بێت لە گەرم بوون. ئەم مۆبایلە خاوەنی بڵندگۆیەکی دوانەیە لەسەرەوە خوارەوەی مۆبایلەکە لە جۆری هایڕێس بە قەبارەی بەرزتر و مەودای دەنگی فراوانتر. ئەم دوو بڵندگۆیە دەتگوازنەوە بۆ ناو دیمەنەکان جا سەیرکردنی فیلم بێت یان یاریکردن. مۆبایلی Redmi Note 10 بە ماتۆڕێکی هێلی پێشکەوت و ئامادە کراوە کە بە شێوەیەکی زیرەکانە دەنگ و جوولەی جۆراجۆر دەگۆڕێت بۆ کاریگەری لەرینە وردەکان و بەرزکردنەوەی یاریەکەت و ئەزموونی بەکارهێنانی گشتی. Team is in the lead. The blue team is unstoppable. The blue team is unstoppable. The blue team is unstoppable. The blue team is unstoppable.
straight to a perfect win. Killing spree for the blue team. پەنجەمۆری ئەم مۆبایلە لەسەر دوگمەی هەڵکردنی مۆبایلەکە جێگیر کراوە کە خێرایەکی ئێزگار زۆری هەیە لە کاتی کردنەوە و لە تێستەکانیشماندا زۆر بەڕوونی دیارە. ئەم مۆبایلە خاوەنی 4 کامێرایە لەگەڵ بوونی ژیری دەست کرد کە بە وردی دەتوانێت هەموو دیمەنەکان لە ژیانی ڕۆژانەدا تۆمار بکەیت. کامێرای سەرەکی ئەم مۆبایلە ڕوونی 48 مێگاپیکسلە لە جۆری هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX 582 و قەبارەی پیکسلەکانی ئەم کامێرایە 0.8 ماکرۆمەترە. کامێرای دووەمی بە ڕوونی 8 مێگاپیکسلە لە جۆری کامێرای گۆشەفراوان بە هەستەوەری کۆمپانیای سۆنی لە جۆری IMX 355 و قەبارەی پیکسلەکانی ئەم کامێرای 1.4 ماکرۆمەترە و کامێرای سێم ڕوونی 2 مێگاپیکسلە لە جۆری ماکرۆ بۆ وێنەگرتنی تەنی ورد و کامێرای چوارم ڕوونی 2 مێگاپیکسلە لە جۆری پۆرتڕیت و کامێرای پێشەوە بە ڕوونی 13 مێگاپیکسلە بە قەبارەی پیکسلی 1.12 ماکرۆمەتر و کامێرای پێشەوە داوە خاوەنی ژیری دەستکردە بۆ گرتنی وێنە لە جۆری پۆرتڕیت. ئەم مۆبایلە بە دوو جۆر ڕامی 4 گیگابایت و 6 گیگابایت لە جۆری DDR4X بەردەستە و پشتگیری لە دوو جۆر بیرگەی ناوەچی دەکات کەوی 64 گیگابایت و 128 گیگابایتە لە جۆری UFS 2.2 کە ئەم جۆرە لە ڕووی خوێندنەوە و پاشکەوتکردن و خوێندنەوەی داتاکان و کردنەوەی ئەپەکان خێراترە لەنەوەی پێشخۆی کە UFS 2.1. ئەم مۆبایلە ئێستا لە کۆمپانیای ئایتیلۆبی بە دوو جۆر ڕام و بیرگە بەردەستە. ڕامی 4 گیگابایت و بیرگەی 64 گیگابایت بە نرخی 154 دلاری ئەمریکی و ڕامی 4 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت بە نرخی 164 دلاری ئەمریکی و هەردوو مۆبایلەکەش بە ڕەنگی خۆڵەمێشی بەردەستن لە ئێستادا. بیردان نەچێ مۆبایلەکەی کۆمپانیای ئایتیلۆبی بە گرنتی 18 مانگ لەسەر جملقەکانی لە شارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستە بۆ فرۆشتن و لە کاتی بوونی هەر کێشەیەک لە 6 مانگی یەکەم کە گرنتی نەیگرێتەوە واتە لە هەر کێشەیە کە گرنتی ناگرێتەوە یان شکانی شاشەیە یا خود بەربوونەوە یان هەر لە کارکەوتنی چترا ئەوە بە ڕێژەی 125 داشکانت بۆ دەکرێت لە نرخی چاکردنەوە.